بەپی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق هەر یەک لە بانکەکانی ڕەشید و ڕافیدەین و بانکی بازرگانی عێراق کە سێ بانکی حکومی عێراقین بە سێ جار بڕی 2 تریلیۆن و 100 ملیار دینار بە قەرز بۆ هەرێم دەنێرن. لە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا ئەوەش هاتووە بڕی ئەو قەرزە لە شایستە داراییەکانی هەرێم لە بودجەی ساڵی 2023 پاک تاو دەکرێت و ئەگەر بەشی نەکرد لە بودجەی ساڵی 2024 لە پشتی هەرێم دەبڕدرێت. بڕیارەکەی عێراق بۆ ناردنی 700 ملیار دیناری مانگانە بۆ هەرێم لە کاتێکدایە لە هەشت مانگی ڕابردوودا حکوومەتی عێراق بڕی 2 تریلیۆن و 600 ملیاری دیکەی بۆ هەرێم ناردووە. لەو ژمارەیەش 1 تریلیۆن و 600 ملیار دینار قەرزی بانکەکانی ڕەشید و ڕافیدەینە و 998 ملیار دیناریش سولفەی وەزارەتی دارایی عێراقە. بەمەش کۆی قەرزەکانی سەرهەرێم لەم ساڵدا لە بانکەکانی ڕەشید و ڕافیدەین و بانکی بازرگانی عێراق بۆ 3 تریلیۆن و 700 ملیار دینار بەرز دەبنەوە. قەرزەکەی هەرێم چەند سوودی دەچێتە سەر؟ ئەو 2 تریلیۆن و 100 ملیار دینارەی وا بڕیارە عێراق بۆ ماوەی 3 مانگ بینێرێت سوودی بانکی دەچێتە سەر. بە گوێرەی زانیاریەکان سووەکە لە نێوان 104 بۆ 109 دەبێت. ئەگەر ڕێژەی لە 106 وەک گریمانە هەژمار بکەین ئەو بڕە پارەی وەک سوود دەچێتە سەر قەرزەکە بڕی 135 ملیار دینارە. ئەمە جگەلەوەی لە 8 مانگی ڕابردووش بڕی 1 تریلیۆن و 600 ملیار دیناری دیکەش بە قەرز بۆ هەرێم هاتووە. ئەگەر ڕێژەی لە 106 سووەکە هەژمار بکەین دەکاتە 100 ملیار دینار. بەپێی خەمڵاندنەکان بەکۆی گشتی دەبێت لە کاتی دانەوەی قەرزەکە هەرێم بڕی 335 ملیار دینار پارەی زیادە وەک سوودی قەرزەکە بداتە بانکی ڕەشید و ڕافیدەین و بانکی بازرگانی عێراق. داهاتی بەردەستی حکوومەتی کاربەڕێکەری هەرێم بە 700 ملیارەکەی بەغدا و 320 ملیاری داهاتی ناوخۆ و 30 ملیار دیناری هاوپەیمانان حکوومەتی کاربەڕێکەری هەرێم مانگانە 1 تریلیۆن و 50 ملیار دیناری لە بەردەستدا دەبێت. ئەمە جگە لە داهاتی فرۆشتنی نەوت بە تانکەر کە مانگانە بەلای کەمەوە بە زیاتر لە 150 ملیار دینار دەخەمڵێنرێت.